من سیوەش ساڵی ڕەبق خزمەتی ئێرەم کرد لە یەکەم دامەزانمەوە لە کتێبخانە بووم تا خانەنشین بووم ساڵی 2021 لە دوای ڕاپەڕینەوە ئەرشی بەڕێوەبەری کتێبخانە بە من سپێررا وە لە سەردەمی منە کە بووم بە بەڕێوەبەر کرا بە بەڕێوەبەرێتی بە کۆشی ئەمە پێشتر ئەمیداری کتێبخانە بوو پێش من و هەوڵم بووە خزمانە سەر وەزارەتی ڕۆشنبیری بە هاوکاری مامۆسای بەڕێز جەمال عەبدول هەموو ژیانی فەرمانبەریم لەوێ بووە شارایەک بیرەوەری و یادگاری تاڵ و شیرینم هەیە لەوێ من بۆی کتێبخانەوە ئەتوانم بڵێم هاوشانی قەڵەمەکەم و نووسینەکان و هونەرەکەم توانیم جێی خۆم لە دڵی خەڵکییا بکەمەوە ڕێزی گەورە و بچووکم گرت ئەوەی کە مای شانازیە بۆ من بۆ یەکەمین جار بەندەی براتان هۆڵی کچان و کوڕانی تێکەڵ کرد ساڵی 96 و بەشی مناڵان هەر بە سەرپەرشتی ئێمە کرایەوە کە ئێستا باشترین بەشی مناڵان لە کتێبخانەکانی کوردستانە و ئاسۆی کتێبخانە بڵاوکراوەیەکی ماگانە بوو من شەرەفی سەرنووسەریمە بوو خزمەتێکی باشی گەیان بە خوێندکارانی زانستی کتێبخانەکان و کارمەندان مایەوە بڵێم ئەوەی من بۆ کتێبخانەم کردووە لە 38 ساڵی کارمەندیمە کتێبخانە زۆر زیاتری بۆ من کردووە زۆری لێوە فێر بووم زۆر کتێبم لەوێ خوێنەوە نووسینەکانم زۆربەی لەوێ نووسی من کتێبخانەی گشتی یادگاری هەرە گەورەی عمری منە وە شانازم بەوەی دڵی هیچ کەسێکم لێ نەیەشە نە کارمەندان نە هەم شۆکەرانی کتێبخانە هەروەکو یادەوەریەک لە سەر قۆناغی خوێندکاریمە پێویستم بە کتێبێ بوو کە کتێبەکە خواستی زۆر لەسەر بوو ئەوە کە جەنابتم بینی و زیاتر کتێبەکە مەودەی کتێبەکە بۆ درێژکردنەوە زۆرێک لە قوتابیەکانیش لەو کاتەیە داوای ئەوەیانە کە مودەکانیان بۆ درێژکراوە جەنابێ هاوکاریت ئەکردن لەو شێوازەیە من بێڵەمە ئەوە ئەرکی خۆم بووە بۆ یەکەمین جار دەرگام واڵا کرد شەوانەش واتە 24 ساعت بۆ خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان ئێستا شانازی گەورەی من بەشێ لە شانازیەکانم ئەو کارەیەکە کردم هەڵبەتە زۆر کەو لەسەر وەزعی سەحیم و کاتەکانمی برد و هیلاگە بووم پێوەی زۆر کە زمینم ئێستا پزیشکن ئەندازیارن مامۆستان کاسبکارن ئەڵێن ئێمە لای تۆ سعیمانە کرد چاوی یەک بەیەکیان ماژەکەم سپاس بۆ ئێوە و هیوا سەرکەوتنتان بۆەوە خوازم کۆتا پرسیاری خۆمەکەم لە ماوەی 38 ساڵی تەمەنێ لە کتێبخانەیە چ کتێبێکی زۆر دەگمەن توانیتان بیهێن لە کتێبخانەی گشتی وەڵا زۆرمان هێنا زۆر کتێبمان پێیا کرد بێ زیادەڕەوەی ئەوەی کە لە یادەوەری ماتۆمەرە من 10,000 کتێبێکم پەیدا کرد بۆ کتێبخانە بە هەموو زمانەکان لە ئێرانەوە لە بەغداوە لە هەولێرەوە لێرەوە لای نووسەران و کتێبخانە بوو بە فاکتەری دروستبوونی پردی پەیوەندی من و نووسەران و ڕۆشنبیران